سلاو لخلک شرفمند هر چهار پارچه کردستان هنگ خیر هاتن بو شار سوران بو برنامه سکوی گنجان از روژین اسماعیل قطابی ملبش یاسا قناغ سه او رو مدویت بحث او مجارب کن کو شرمنی و کاریگری سه توانا و لحاتویا گنج کو زور جاره شرمنیه نهیتا چاره سر کردن دهیتا گورین بو گرفته کاترا درونی کو اوش سوشیال فوبیاه نوکه جی هنگ گل مبن بلا ام بچین حوالت خو بنیاسین سلااو ئێرە سۆرانە من ڕێکان نیعممەت ماوەسە لە فاکەڵتی یاسا لە زانکۆی سۆران لە بەرنامەی سەکۆی گەنجان بەیەکتر شاد دەبینەوە تۆی گەنج توانایی لێهاتووی مەشارەوە بەهۆی شەرمنی بەخێر بێن بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەرنامێکی نوێی سەکۆی گەنجان لەگەڵتانین من ناوم بەهزاد محەممەد معروفە دەمانەوێت لەو بەرنامێ باس لە شەرمنی و کاریگەریە نەرێنیەکانی لەسەر گەنج بکەین وەکو گەنجێک بە گەنجەکانی وەکو خۆم دەڵێم توانە شاراوەکانت مەشارەوە دەکرێت ئەو هەریەک لەو توانانەی کە شاراوێ لە دەروون و لە ناخدا کاریگەری هەبێت لەسەر گۆڕانکاریکردنە کۆمەلگا دووادارم ڕێسەکان بشکێن بەخێر بێن بۆ سۆران لە سەکۆی گەنجان من قوتابی دڵگەشتەیدا لە بەشی یاسا لە قۆناغی سێم لەگەڵتانی با شەرمنی نەبێتە هۆکارێک بۆ خواردنی مافت لە قوتابخانە و لە خوێندن بەیان لە هەر بوارێکی دیکەی ژیانت بێت ئێرە ئیدارەی سەربەخۆی سۆرانە من ئەیاد ساڵح خوێندکاری قۆناغی سێمی بەشی یاسام لە زانکۆی سۆران وتەیەکی باو هەیە کە دەڵێت دوو کەس فێری زانست و زانیاری نابن یەکەمیان کەسی خۆ بە گەورەزان دومیان ئەو کەسەی کە شەرم بکات کەواتە پەیوەندیەکی پێچەوانە هەیە لە نێوان فێربوونی زانست و زانیاری هەروەها شەرمنی خير هاتن سر جو سر جماعات باشن حالينجو ان شاء الله هر باش بن جماعت وکی انسان طبعا مدوید بحث شرمنی و ترس بگین کو چه کاریگری اکسته گنجه و زور جار کو او شرمه نهیتا چهار سر کردن دیگورت بو نوع اکیتر لگرفته درونی او جید بجنه سوشیال فوبیا یعنی ترس کو نشد بون پیوندیت کمالاتی یه دورو بر ببستید بوی جماعت ما پی باشه ام پیشکش کاره که با برنامه بوی پروبتن هنگو پی باشه که بید زنابی ماموستا بله بگیری اوی کو تمنی المزور ترا و بس طبعا جماعت هو دارم برنامه که بکن ام بخوشی شرمینه که اینو برنامه دست خوش بی روژین خان هموتانی صراحتن زور باشه سبارت با او بابتی که روژین خان باسی کردی زور زار لناو زانکو یان لناوندشی فێرگەی دەبین قوتابیەک هەیە دوورە پەرێزە بەڵام لامان کاتدا قوتابیەکی زۆر بەهرەمەند و توانا شاراوە و زیرەکە بەڵام کەسێک نییە تواناکانی دەربخاتن بۆیە پێمان باش بوو لێرەدا باسی ئەو کەسە بکەین دەکرێت ئێستا ئەو کەسە لە بەرامبەرمان دانیشت بێت و سوود ببینێت لە بەرنامەیە لەوانەیە پێم باشە بزانین ئەو کەسە چێیە ئەو کەسێک کە شەرمنە چێیە پێتان وایە ئەگەر تەماشا بکەین بپرسین و شەرمن کێیە یعنی دەبێت لەوە دەست پێ بکەین شەرمن ئەو کەسەیە کە لە گفتوگۆکردن لەگەڵ کۆمەڵە کەسانێک کۆمەڵ هاوڕێیەکی یعنی ڕەنجی تێک دەسێتن سوور هەڵدەگەڕێتن یان قەڵق و سەر لە شێواوە نازانی چی دەڵێتن ینی ها بەهۆی ئەوەی شەرمی یان بڵێن ئەو هەستە دەرونیەکە لە بۆی دروست دەبێتن بەخۆشی نازانی چی دەڵێتن یعنی خۆی مەشغوڵ دەکات بزەبەت بەشتی خۆی مەشغوڵ دەکاتن نازانی یعنی چۆن قسەکانی خۆی گفتوگۆکانی خۆی پەیامێکی هەیەی دەرببڕێت بەڵام لە بیرمانەسی ئوستاژیان دەبێت ئێمە جیاوازی نێوان دوو شەرم بکەین یعنی زۆر جار ئەمە تێکەڵ دەبێتن شەرمێک لە بەرامبەر خودا و پەیامەکەی و ڕیسالەکەی شەرمێش لە بەرامبەر داواکردنی حەقیقەت لە کۆمەلگادا بەڕاستی ئەو شەرمێکە لە بەرامبەر خودا و پەیامەکەیتی دەبێ هەمومان پێ و ملزم بین سوکە لە زۆر شتمان دەمانگەڕێنێتەوە مەسەڵەن ڕەنگە لە تاوان و گوناهشمان گەڕێنێتەوە بەڵام ئەو شەرمێکە لە بەرامبەر کۆمەلگا و داواکردنی حەقیقەتە دەبێت پێ یعنی خۆمانی بپارێزین دەبێت چی بکەین دەبێت داوای بکەین چونکە زۆر جار حەقێک لە دەست دەدەیت زۆر جار داهێنانێکی تێ ناتوانانی دەری ببڕیت ئەوان دەبێت خۆی لێ بپارێزین کەواتە ئەو شەرمەی دووەم دەبێتە ئەوەی کاریگەرێکی نەرین لەسەر کەسێک بزەبەت کاریگەریش نەرین دەبێت کاریگەری نەرینیانە چی بن پێتان وایە چی ئەو کاریگەری نەرینیانە بالضبط يعني او بلين او شرمي زوري دوم كباسي كر زور زار بتوي كوا كسك حق خوي لدز بدا زور زار واكاتن كسك لون منا كسك بون لقطابيه لزانكو زور زار لبر او شرمنات واني بسياري كي اساي بك يعني زور زار فكره اكاتو يعني زور بون من الدهناني باشي هي صالاكي باشي هي بلام انزامي نادا بهيت شيء يعني خوي ديرك دبيني زار لقطابيه شرم دك بسيار بك
دوای کە لە پۆلێتە دەرەوە دەست لەگەڵ مامۆستاکار وەسیڵای فرام پرسیارم هەبوو بەڵام شەرمم کرد ڕاستی داکە لە ژوورەکە ڕەنگە بەش توانێ بینی بە هەموو قوتابیان سوودیان لە وەڵامەکەی دیتە وانە ڕەسەبەت ئەوەشیان هەیە دوای دەکات دوای دەکاتن ینی جورعەت ئەوەیە تو بتوانین لە پێش هەمووانم خۆشی ینی قوتابی لەو شوێن دانیشتە بۆی پرسیار بکە بۆی تێبگات بۆی فێر بیتن چوانە ئەستاد زاهر بەنسبەت ئەو بابەتەی ها کە ئەمە باسی شەرمنی دەکەین ئەمە دەڵێن شەرمنی ئاماژەیە کە بۆ هەبوونی ئارەزویەک لە گۆشەگیری طبعاً کە بەهۆی ئەو گۆشەگیریەوە بەهۆی هۆکاری هەندێک فاکتەری ناوەچی و دەرەچی کەوا لە کەسەکە دەکات ئارەزویەک بۆ گۆشەگیری هەبێت طبعاً هەر وەکو باستان کرد کەسەکە ناتوانێت زۆر جار داوای مافی خۆی بکات هەر لە چوارچەوەی ئەو بابەتە مەسەلەن زۆر کات هەبووە کەسێک بەهۆی شەرمنیەوە نەیتوانیوە پێی بەو شتە جوانانە بدات کە لە ناخی خۆیدا بوونی هەیە بنمونە ڕەنگە کەسەکە هەندێک ینی هێزی شاراوەی زۆر باشی هەبێت لە ناخەوە بەڵام بەهۆی شەرمەوە ناتوانێت دەری ببڕێت یاخود ناتوانێت کاری لەسەر بکات و لە ئەرزی واقعدا کاری پێ بکات بەڵام باشە ئەو کەسایی کە شەرمنە چمە ترسێک لەسەر ژیانی هەیە ینی پێم وایە مەترسی هەیە لەسەر ژیانی بۆ داهاتووی جوان ئوستاژیان یعنی پرسیارێکی ئێزگار جوان بوو زۆر جار اختراعشی هەیە داهێنانێکی هەیە بەڵام ترس لە ژیانەکەی چییە ترس لەوێ دوا دەکەوێتن لە بەرامبەر ئەو کەسانی کە هاوشانی ئەون هەمان داهێنانیان هەیە بەڵام لە لووتکەن کەسی ئەوە هەمان داهێنانی و ینی جوانتریشی هەیە بەڵام نەیتوانیوە دەری ببڕێت ئەدایی بکاتن لە کۆمەلگا وای کردو کە بە کەسێکی دواکەوت و متأخیر ینی لە کۆمەلگا دەربکەوێت یان سەبارەت بە هەلی کار پێتان وایە کاریگەری هەبێت بەڵێ زۆر کاریگەری هەیە لەسەر هەلی کار بوونمونە ئەگەر کەسێک شەرمم بێت تۆ وەک بوونمونە وەکو مدیری شەریکەیەک تۆ دەتەوێت دوو کەس بیانی مقابلە بکەی لەگەڵ دوو کەس تۆ دەتەوێت بەرپرسی بەڕێوبەری بەشی هەوردە و هەناردە کەسێک بینی بۆ ئەوەی کار لەم بۆرە بکاتن و پێویستە مەرجێکی تێدا دەبێت کە زمانی تورکی بزانێت بەڵام لە هەمان کاتدا دوو کەستن کە یەکێکیان زمانی عەرەبی و تورکی دەزانێت بەڵام وەک بڵێ ناتوانێت قەناعەتت ببینیت کەسێکی داخراوە زانیاری هەیە بەڵام کەسێکی داخراوە کەسێکی تریش بەس زمانی تورکی دەزانێت بەڵام ماشەڵڵا تو زۆر دەزانی ئەگەر تو ئەو کەسەی بکێ بەرپرسی بەڕێوبەری هەوردە و هەناردە و شەریکەی تو دێ قازانجێکی زۆرکەی بۆیە ئەس بخۆ وەک مدیر شەریکە ئەس بڕیاری دەم ئەو کەسە هەڵبژێرم و بشێت قەناعەتی بتە ببینیت شەرم نەبیت یعنی ئەوە زۆر گرنگە بەس لە هەمان کاتداش زۆر هۆکار هەیە و بێژی بوون منە کاریگەریستە کەسێ هەی بووندێ ئەو دەرفەتەی لە دەست بدەتن بوون منە زۆر دەرفەتی دیکرد بوون دڵگەش دەپێ بالضبط يعني زور زارو كسيك كشر مكاتن تواني قصة كرديني نابي لبيش زمور يعني بون منات لو سر دمج يعني قرتو تواني قصة كردين تبي بسيطين إيش بينك يعني ناتواني دكاني كي بسيط بريو بي أقرتو تواني قصة كردين وقنعت بيناني كسي برامبرت نبيتن يعني ناكرد بيت ناكر يعني بون منا أو دكانات برفروش بكي أقر هاتواني قصة كردين تنبو ترستها بو شرمتها بو يعني ناتواني داهنان بكي ناتواني بريو بيشو بوشب رأيهم جو أقر شرم هبو و دل راوکیش ده هبیتن باشه برایاته شرم و دل راوکی هر دو یکن یان شوازک هیک و هر دو گلیک جواز من سەبارەت بە ئەو پرسیارەی کە کردت جیاوازی لە بینی دەستەواژەی شەرم یاخود دڵە ڕاوچەی کۆمەڵایەتی لە نێوان ئەم دوو دەستەواژەیە دەتوانین بڵین هەروەکو پێشتر ئاماژەم پێکرد شەرم بریتە لە ئاماژەیەکە بۆ ئارەزویەک لە گۆشەگیری کە کەسەکە هەستێکی گۆشەگیری لا دروست دەبێت و ناتوانێت بۆ نمونە لە پەیوەندیەکانی ڕۆژانەیدا سەرکەوتو بێت بڵێ بەڵام هەرچی بابەتی دڵەڕاوچەی کۆمەڵایەتیە دەتوانین زیاتر بە جۆرێکی دیکە باسی بکەین کە بریتە لە شپرزەبوون بڵێ دڵەڕاوچەی کۆمەڵایەتی تا ڕاددەک باشترە لە شەرمی بڵێ لەبەر ئەوەی دڵەڕاوچەی کۆمەڵایەتی جۆرێکە لە شپرزەبوون یان قەڵزبوون لە هەندێک بۆنەدا بنمونە جەنابەت مامۆستای لە ناوەندێکی ئەکادیمی وانە دەڵێیتەوە ڕەنگە بەهۆی شپرزەبوونت هەندێک کات نەتوانیت هەندێک بابەت باسکەیت بنمونە لە ناوەندێکی خوێندن بنمونە سمینارێک هەیە جەنابەت دەیت باس لە بابەتەکان دەکەیت
ڕاستە لەوانەیە جەناب زانیاریی باشت پێ بێت بەڵام ڕەنگە هەندێک بیرۆکەت لا دروست بێت کە ئایا ئەمن لە بەرامبەر ئامادەبووان چۆن دەردەکەوم یاخود ئایا کەسێکی بەتوانم ئایا بە شێوازێکی جوان دەردەکەوم ئایا سەر و سیمام بەو جۆرێکە ئەمن لە پێش ئامادەبووان دەردەکەوم کەواتە زۆر بە کورتی بەڵێ شەرمنی ئەگەر کەسەکە هاتوو مەسەلەن زیاتر هەستی کرد کە ناتوانێت لە پەیوەندەکانی ڕۆژانەیدا کەسێکی سەرکەوتوو بێت ئەوە شەرمنیە بەڵام ئەگەر هاتوو تا ڕادەیەک دڵڕاوچێکی کۆمەڵایەتی هەبوو ئەوە دەتوانین بڕین کە ئەوە دڵڕاوچی کۆمەڵایەتە بنمونی ئەوەی هێنابوو لە بۆ قسەکانی کاکە قسەی زۆر ینی خاڵێکی زۆر جوانی باس کرد ئێستا ئێمە تەماشای کامێرەکان بکەین و ینی سکۆپی کامێرەکان بە فکری خۆمان دابێن ئایا چۆن دەردەکەوین ئایا مەسەلەن ئەبێ هەڵەیەک نەکەم لە بەرامبەر کامێرە چەند ناخۆشە ئەو قسانی کە هێشتا نەتوانی بیگەێنیت بە هەمان شێوەش ئێمە ئێستا لەو مەجلیسە دانیشتوین ئەگەر ینی تەنها زەینمان لەسەر ئەوە بێت مەجلیسەکە ئیدارە بدەین گفتوگۆی هاوڕێیانە بکەین چەندە بە ئاسانی دەتوانین لە زیادەوەی بیر لەوە بکەمەوە ئایا لە دەرونی چ دەگوزارێت چۆن بیر لە من دەکەیتەوە قسەکانم چۆنە سەبارەت بەوە توێژنەوەکەم خویندو یەک لە پەرتوکە دەرونیەکان لەوانە توێژنەوەکە نسبی بیتن یانی ڕێژەی بی ڕاستبوونی توێژنەوەکە دەڵێتن ئەو کەسایی کە دەچیتن لە بۆ شوێنێکی جمهور دانیشتە خەڵک زۆر دانیشتە زۆر ترسی لەوەی هەیە کە بچی لەوەی ئامادەبی و قسە بکات و شەرم ترسی زۆرە لەسەر بیرکردنەوەی وان لەسەر بیرکردنەوەی دەکەنەوە بەڵام ئەوەن دەترسی لە مردن نییە مردن سیرکە هەر پێی باشە نستە تازیەک یان شوێن بۆنەیەکی کۆمەڵایەتی بمری باشە لەوەی نەک بستە شوێنە ڕێژەی بیتن ئەوەکە بەڵام هەر لەسەر قسەی جەنابەت توێژنەوەکە هی جێری سنفڵدا کە ئەکتەرێکی کۆمیدیا بەناو بانگە باز دەکات کە دەڵێت خەڵکی بە پلە یەک لە قسەکردن دەترسن بەرامبەر بە جەماوەردا بە پلە دوو لە مردن دەترسن ڕەنگە ئەو بەرەنجام گیریە جێری ساماژە پێدا ڕەنگە ڕێژەی بیت هەن لە کەسێکەوە لە بۆ کەسێککە دەگۆڕێت بەپی فاکتەرەکان دەکرێت دەخلەوە بکەینەوە کاکەیات بەپی فاکتەرەکان دەگۆڕێت فاکتەری خێزانیمان هەیە کۆمەڵایەتیمان هەیە هاوڕێ و ژینگە و قوتابخانە هەمووانە کاریگەرە سەر دەبێت لەسەر خەڵککردن و ئینشاکردنی ئەو زۆرە کەسە شەرمنە سەبارەت بە فاکتەرەکان دەبینین ئێستا لە چێشەی گەورە زانکۆنیە بەراورد بە چەند ساڵێک پێش ئێستا بەڵام دەبینین لە پێش ئەو قۆناغی ئامادەی یان قوتابخانەمان هەیە دەبینین لەوێ لە ناو خوێندن کێشەمان هەیە لە شەرمکردن ئێمە زۆر جاگە تەماشا بکەین ینی ژینگەی قوتابخانە زۆر جار هۆکارێکە لەوەیەکەوە ئەو کەسە کەسایەتێک شەرمینی لۆ دروست بیتن لە مستەقبەلدا بۆ نمونە زۆر جار ینی ئەمە کە بەخۆمان ینیەوەمە بەسەهاتیان جێمان لەو قسەی بۆ کە مامۆستاکانیان بەڕێوەبەرەکان زۆر جار قسەکەن دەڵێن ئێمە ینی کەسێکمان خۆشەوێتن قوتابێکمان خۆشەوێتکە کەسایەتێک ینی شەرمن و بێدەنگی هەبێتن ئەو قسەیە دەکاتن ینی و پاڵنەرێکە لۆی چکەوە منداڵە تێناگە ینی سەرەتاییە وا دەکاتن پاڵنەر بێت لەوەیکەوە هەتاوەکو هەموو قۆناغەکان ئەبڕێتن کەسایەتێک شەرمنی هەبی بەس بە خۆشەویست لەگەڵی گەورە ینی کوبرەی تۆیەکە ینی کە تێدا چاندی ئاوەدە بە چ ئاوەدە بە قسەکردن بە فاکتەرەکانی دەوروبەری کەوا دەکاتن زۆر بیتن تامان ئەوە لە زانکۆشدا ینی زۆر مشکلی لۆ دروست دەکاتن بۆنمە لە سمیناراتیان لە چاڵاکە کەەوە لەسەر مستەقبەلی زۆر کاریگەری ئەکاتن ینی ئەکرێ بڵێن گەورە ئەبێت پێم فاکتەری کۆمەڵاتیش زۆر فاکتەرن ئەگەر یعنی ئاماژەی هەندێ بدەین ئەم دبێژین چتو ینی باڵندەیەکی پێویستی دوو باڵێت ینی هێز یەتهیک و بشێتن بفریتن وە توش مرۆڤ پێویستی بناغەیەکی زۆر پێزی هەی بۆ هەندێ بشێتن ینی سەرکەوتو بیت ژیانە خودۆ ئەگەر ئەم بەرەی خوبدەینە خێزانە زۆر جار دەبینی دایک و باب گە خوشک و برات مازن کاریگەریەکی زۆرت هەی سە ئەو بچووکێ کولماڵە هەی زۆر جار دەبێشتێ ینی بەدگومانی ینی زۆر گومانکردن بەرامبەر من ینی ئەو بچووکەیان زۆر جار دەبێشتێ ئەگەر مەمیوان هات تو نەهێستا سفرێ نەڕوونێ هەرە غورفادی کرد ناخوا ئجا ئەمت بینین زۆر کاریگەری هەی دایک باب سە ئەو بچووکەی زۆر جار ئەو بچووکێت بیتە هوکار و نەشێت ئیدی پاخوتنە و عالەمێ نەشێت ڕائیا خو دەربە بڕیت یعنی نەوعەک لە گوشەگیری بووچێت بیت ئەو گوشەگیریە قۆناغ بە قۆناغ یعنی دگوازیتەوە هەتا بیتە گەنج زۆر جارە پرسیارە چێت بیت باشە بووچی وەختی کەسێک دایکت بیت شەرمن نییە بەس وەختی گەنجە شەرمنە کاریگەریەکەت گەڕێتەوە بوو بناغا مرۆڤ بەڵێ ینی بەزات توێژنەوەیەک لە زانکۆ سانفۆرد لە ئەمریکای هاتیەکردن گوێسەل ماندە 180 گەنج لە قۆناغێک لە قۆناغێت ژیانە خودە تووشی ئەو شەرمنیە گرفتەیەک بوونە بەڵێ زەگەر تەماشا بکەین لەسەر خێزان شتێکی جوانی باس کرد کە باس لەوە دەکات دەڵی خێزان هۆکار و فاکتەرە من دەمەوێت تەئیدی ئەو قسەی بکەم زۆر جار لە خێزانێک دەبینین مناڵێک هەیە
وا پەروەردەی دەکەن دەشتێنەوە هەنشکانەوە زۆر کاریگەری دەبێتن و ینی منبعێکە لە بۆ قۆناغی گەنجێتی و شەبابەتیت ڕاستە دەڵێ سەرچاوی دروستبوونی ئەو شەرمیاتێکە لە گەنجێتیدا هەیە قۆناغی هەرزەکاریتە زۆر جار دەشتێنینەوە تۆ قسە مەکە تۆ چیدا قسە بکەیت قسەکردن بەبەر تۆ نەکەوتووە ئەگەر تەماشا بکەین و بگەڕێنەوە لە بۆلایانی ئاینیش قەت ئاین لەگەڵ ئۆدانیە کە منداڵ بشتێنیتەوە ڕێ پێداوەکەوە ینی کوڕەکەم وەرە تۆش قسەی خۆت هەبێتن بەڵام ئێمەکە دەڵێن قسەی خۆ هەبێتن نەک بە مطلقی یانی شتەکە ڕاست بکەن شتێکی مەفتوح و کراوە دەبێت بە سنووری هەبێتن سەبارەت بەوە یەک لە تیۆرەکان تیۆری کۆمەڵایەتیمان هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەڵێت نەگەرات و دوو منداڵی جمکمان هەبێتن بەڵێ دوو منداڵی جمکمان هەبێت کە لە کۆمەلگا دواکەوتەکان دابنێنێکی بینە کۆمەلگا پێشکەوتەکان پاش بۆ نمونە تەمەنێگاتە تەمەنی گەنجی 18 ساڵ تا 20 ساڵ بینینەوە لا یەک دوو کەساتی جیاوازی کۆمەڵایەتی و ژینگەی کولتوریکەواتە پێویستە کۆمەلگای مەهان دەربی ینی وا بکاتنکەوە کەسی شەرمن بەرهەم نێنیتن بەو شێوەیە یان ئوستا زۆر جار دەبینی منداڵێک لە سەحەیەکن تۆپانە دەکەن کەسێک ینی تۆپەکە هەڵگرتووە دەمێت تەنها بمکەن بە گۆڵسی ئەگەر دەگەیش بم ڕازیمە بەهێدەش ڕازیمە لەبەر چیە متمانە بەخۆنیە چونکە لە ماڵەوە وایان پەروەردەکردێت تۆ کەسێکی کەمی دەشێنەوە تۆ قسە مەکە تۆ ینی زۆر خۆی بەکەم دەزانێتن ئەوەش یەک لە هۆکارەکانە هەن لە زانکۆش دەبینین سمینار ناکاتن ئەگەر لە گروپی خۆشمان دابنێن کۆتا کەسیش بن هەشتێکم پێ بدەن ئەوە بەڵام ئەو کەسێک کە جەری و مەردە لە خێزانێکی باش و پەروەردەکراوە دەڵێ من یەکەمم چ لەگەڵ من دادێت لە ساحە دەڵێ من یەکەمم چ دێتە فەریقەکەی من دەستەکان خۆشی بەڵام ئەمە لایەنە سلبیەکانمان باسکردن ئێوە پێتانوانیە لایەنی ئیجابیشی هەیە شەرمنی ئیجابی بزەبێت دەبێدانی ئیجابیشی وەکو زۆر جاریانی بۆ نمونە کە ئەوە بەسەر خۆشم داهاتوە یعنی لایەنە ئیجابیەکە ئەوێ کە بۆ نمونە کە ئەمن ینی قوتابی بوو مەکاتی خۆی کە دەرەجەی کەمم هینە ینی مامۆستا گوت دەرەجەی زۆر کەمتینە ئەسڵ وەرەقەکەم ئەشاردو ینی پێشانی برادەرەکانم نەئادا لەبەر لە شەرمی ئەوەی کە دەرەجەم کەم بۆ ئەوان دەرەجیان زیاتر بوویان زۆر جا شەرمم کردو ینی کە لەناو هەموو قوتابەکان خوێندویانەوە ینی بڕیارم ئەوە لەوەی دایە کە دەبی باشتر بینم ینی بەخۆم داچویمەوە زیاترم خوێندوەوە زیاترم وا کردووە کە بڵێن دەرەجەی باشتر بێنم ینی ئەو بەسەر خۆم داهاتوە ینی لە ئیمتحانێکدا کەوتومە دواتر دوم ئیمتحانکە کردومە توانیم مایەکە لە دەرەجە گەورەکان بەرو پێشی بردی ئەو شەر دەکرێت لە هەنەشی کەش ئەرێنی بەفکرم داهات لەگەڵ قسەی دڵگەشخان ئەوەیەکەوە بۆ نمونە زۆر جار هەیە کە لە شوێنێک دادەنیشی قسە دەکەی لەوانە لە ئەنجامی تۆزە بوونی شەرمنی هەموو شتێک باس نەکەی شتی کەسایەتی خۆت کەەوەش لایەنێکی ئەرێنیە چونکە دەکرێت ئەوانە لایانی پارێزراون کە دەبی مڕعات بکەین بەڵێ دەستەکانت خۆش بی زۆر جار لە شوێنێکی گشتیدا دانیشتوین یاخود لە نێو کۆمەڵێک برادەردا دانیشتوین هەندێک قسە دەکەی بەبێ ئەوەی هیچ شەرمێک بکەی ڕەنگە ئەم قسانەی کە تۆ دەیکەی هەندێک کاریگەری خراپ لە دوای خۆیدا بەجێ بێڵی بڵێ کە تۆ شەرمت کرد وا دەکا هەندێک قسە هەیە کە نەیکەیت کە ئەوش لایەنێکی باشە یاخود تۆ هەندێک بیرۆکەت هەیە بەبێ ئەوەی هیچ کارسازیەکت بۆی کردبێت و بەبێ ئەوەی هیچ ئامادەسازیەکت بۆی کردبێ یەکسەر تەرحی بکەی لەسەر مێزی گفتوگۆدا بەبێ ئەوەی بزانی کە دواتر چ کاریگەریەکی دەبێت و بێ دیراسەکردنی ئەو بیرۆکانە بەڕاستی ئەوش لایەنێکی باش شەرمنیە کە وا دەکات تۆ ئەو بیرۆکانت نەخەیتە بەرباز شتێکی کە حەزم لێ باز بکەن یەکە ئەزمموی شخصی خۆتان باز بکەن لە شەرمینێ جەبە باش بیان بە خراپبی بەهزار دەست ئەزمموی خۆم نییە بەڵام پێش بەرنامەکە شتێکمان ینی شتێکم بەبیر هاتەوە خزمێکم هەیە زمانی عربی دەزانی کۆمەڵە خەڵکێکی لای خۆی کۆ کردی بۆ هاوڕەکانی خۆی زمانی عربی پێدەگوتن ینی مقابلەیەک هەبوو ئەو کەسێکە دەرچووبە داناردەوە و دەرەوەی وڵاتێک لە وڵات عربیەکان دەرس بخێنێتن يعني ئەوەندە زیرەک و جەرئی بۆ دەرسی بە کەسانی تر وتوە بەڵام بۆی ئەو شەرمێکی هەبووە نەیتوانی دەربچێت چۆنە مقابلەکە ئەو کەسانی کە مدەرسی ئەو بوون ینی دەرسی پێدانەوە هەمووی دەرچوون لەبەر ئەوەی کە شەرمیان نەبوو بەڵام بەخۆی کە شەرمن بوو کەسی مامۆستاکەش بوو شەرمن بوو لە مقابلەکە دەرنەچوو هەنس کاریگەری ینی زۆر خراپی هەیە بزە بتوانێت ڕاستیدا من ئەو پێشنیارەیە هەی و نەکتنێ خودی قوتابی مامۆستاش پێویستە هاریکار بیت گە قوتابیدا بۆندێ ژینگەیەکی وەت و بوو چەکێت لە قوتابخانەی و ئەو کەسە ئەو یعنی بێژی ئەو قوتابیە شەرم لەوێ نەبیتن بیرۆم تێتەوە ئەس پۆلی دەبویم ڕۆژێکی و دیێ جەماعەتی ڕوونیشت بین مەوزوعەکەی گەشتە هەندێک و ئەم گەمەیەکی بکەین گەمەیەکی هەیە و بوون منە دوو بوو چوونە دەنەتە جورعەت یان حەقیقەت ئەمەژ یەکەمین کەس بەشداری کرد من گوو بلا جورعەت بیت چونکە ئەگەر کەسێک جورعەت بیت دەشێت یعنی کەسێکی ڕاستگوش بیتن
گوت پێشنیارەمە ئەوەیە تو بچی دەوای پارەی لە مامۆستا بکەیت باشە گرنگ نییە چەندی لێ دەوا بکەیت بەس گرنگکەوە بچی دەوا بکەیت مش گوت بچ شەرماگرتە پەیوەندێکی هاوڕێتی گە مامۆستا هەبی ڕۆژێکی تا پارە نەینەوە دەوا لێ بکەی یان بردو خۆت یا مادی خراپ بیتن دەوا لێ بکەی گوتن بەلێ شەرمە زۆریش ئێجا مشی گوت باش ئەز یا شغڵی بۆ گوکەم و دێ سەلمینم کوواوە شەرم نییە هیچ شەرمێک تێدا نییە و ئەس چوون من دەوای پارە لە مامۆستای خۆ کرد مامۆستا ئەولیێ بەێ پێشنیاری پارەیەکی زۆری کرد بەس گوتم ناوەڵە هەر 250 بدە من ئەرێ وەڵە ئەولێش پێ عجیبی چونکە ئەس کەسێکی جددی و لە دەرسە و تەڵابەیەک وەکی بێژی زیرێک باشە يعني بود بيبيت او دوا كاري بك بس درسات بشتي هنجي معه ما مستواها بي طبعا او روجنا من هم مكتبي بلوبي وكم من او تشتري كيلو باش تشتري ونامو بين يعني كذا بجرأة نصب هات ما نصب بس كاس درو ذكر يعني بس ده بابي والله ما مستوهات اجور تشوم ما مستورونشتي بمش قلت ما من او تشتكر بو هندي بو هوريت خوب بسلمينم كو هيج شرمتي دنيتو بيوانديكي هوريتي جا مامسا هبيت مامسا يرابي وا زور بخوش حالي و داس خوشيل منكر قلت اوت تشتكي زور جرينجا كو ام هاولي بودين ام او بيواندي هوريتي درس بكين بويا ازور جرد بجم يعني قصيكي مامساي كاريجريا مامساي زوري هيسا خدي مروفه بوندي مروف بشتن جالك درفتو بخوزيتو بله بخوز والله روجي خان قصه جوانك استاذ بيش اوي اشتكيتينا بريد سوكا باسي ماموستا دكريت اي وكو ماموستا يعني باب سيارك او ها بكين وكو ماموستا تجربيك يعني باش شوازي كتب سيارك بكين يعني بابي ازمني خوتان شلون باش تعامل لك خطابيه شي شرمن بكريتن سارسل بكريت انا سوكا زور وشانتان بيني ودلنيام خطابي شرمن ازغار قالك زوره راست زور زوانه بسيارك خويلا ناوندي اكاديمي استا خاصه استا كتي داين لا ڕێگاکانی وانوتنەوە لە پێداگۆزی شتێک هەیە کە پێدەوترێت فێرخواست فێربوون سنتەر سوودن سنتەرمان هەیە لەوێ بەڕاستی گەر فێرخواست فێربوون سنتەر لە ناوەندە ئەکادیمیەکان و خۆی جێبەجێ بکرێ هەلێکی زۆر باشە بۆی قوتابی بتوانێت ڕادەی شەرمەنی تێ بپەڕێنێت و کەسێکی بڕوا بە خۆ دروست بکاتن ئەویش پشتبەستن بەوەی کەوا دەتوانین لەو بەپێی جێبەجێکردنی ئەو سیستەمە دەتوانی مامۆستا ڕێنیشاندەر بی و ئاسانکار بی و ڕێنیشاندەری قوتابی بکاتن لە هەمان کاتدا قوتابی بەرپرسیارەتی ئەوەی دەبێتن کەوا کەسێک چالاک بی و کۆلابرێشن دروست بکە کۆلابرێشن بەوانێتەوە ئەوەی کەوا لەگەر هاوڕێکانی پێکەوە گروپات دروست بکەن و چالاکیان هەبی بە ئیندیڤیدوال یان بە کۆمەڵ هەر بۆیە پێویستە لەسەر مامۆستاکان لە ناوەندە فێرگەیەکان قوتابی بکەنە ناوەندی فێربوون لەو پرۆسەیەدا بەڵام پێم باشە ئێوە شەزمونی خۆتان بجێڕنەوە یانیش شتێک کە بەسەرتان هاتبێیان هەر وەکو هەر لە کۆمەلگا باوە لەوانەیە بەسەر زۆر کەسدا هاتبێت بەرمونە تۆ لە بازار کاڵایەک دەکڕیت دەگەڕیتەوە ماڵەوە ڕەنگە کاڵاکە کەم و کوڕی هەبێت یاخود لانی کەم بەدڵت نەبێت و پێویستی شە بیگەڕێنیەوە لەوانەیە شتەکە زەڕوریش بێت بەڵام بەهۆی شەرمەوە ناتوانانی بیگەڕێنیەوە بەڕاستی ئەوەش یەکێکە لەو ئەزمونانەی کە خراپە بەڵێ دواتر کاریگەری خراپ بدوای خۆدا بزت دێڵێ بالضبط يعني زور زي يعني ام شخصكم ام بسر هاتيك زور يعني بيقولتم يعني لو انا لمستقبل اصلا درجه شبيني لبولي دوازدا يعني زور يعني او كاريجي لسر منك يعني زور زار وهبو شرم اكل بجداري درس كانش بكم كاتك سرتايبو بس يعني زور زار ما مستكان توشي شوك ابو كاتك عندي لسر ورق يعني الامتحان زور زيرك بوم بس لو رجعنا قد بجداري مناكل لبشرم يعني لبرك قسان اكل امشي يعني شرم اكل بس لو مسلمان دين كلابولي دوازدا وبير مكادر زور برزم هنا او ما مستاني يعني زور يعني قلت اصلا درجه بينا يعني اشتكي يعني هر كتابي كان كزور زغناني غلطيان بيقربم هم يعني بس يعني كلو كم درجه زور لان شم باشترين او ذا اشتك كبير هاتو ولا بابتي بروسيس زواج شرب زور دوله بينتين ان شاء الله لمستقبل لا بينت لا مصري دابا بەشەیەکی گشتی خۆی زۆر جار دەبین ینی عادەت و عورفەکە وایە هەر لەو بارودۆخێکەوە پێویستە بۆ نمونە کچوکڕەکە پێویستە بچن قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ بکەن زۆر جار وا هەبووە کەسەکان شەرمیان کردیە ئەسڵەن هیچیان باس نەکرێت کە پێویست زۆر شتی توڵی عمر درێژایی ژیان باز بکرێت شتی گرنگ باز بکرێت کە چیز باس نەکراوە ئێستا بای شتە نەما ئوستاز هەر نوکتێک هەیە باسی بکەین دەڵێ زارێکیان مامۆستایشی ئاینی لە مەجلیسێک بۆ ها ژمارەکردن بووە دەڵێ دیارە مامۆستاکەش بە ئافرەتەکە دەڵێتن ئەرێ خۆ بە خورتی ینی ناهێناوی بۆ ئێرە مارە زۆری لێکردنێک نییە
دەڵێ باوکەکە بە جواب هات کوڕ وڵا گوتی منیان بە زۆر هیناوە نەک بەخۆی بە زۆر بێتن یعنی شتەکە هەلی هاتی ئێستا باگەوە نەماوە بچن لە کۆبوونەوە دانیشتن و الحەمدولillah ئەوەش دانی جاوی هەیە ئەوەش دانی جاوی هەیە فلانی سرویشی زۆر دەستان خۆش بی بەڕێزان بەڕاستی گفتوگوێکی زۆر خۆشمان ئەنجامدا تەسەوڕەکەم ئەوەی کە ئەنجامماندا زۆر شتێکی فێر بووین و ئەو خاڵانێکە ئاماژەتان پێداچێت لە چارەسەرەکان لە فاکتەرەکان لە یانەوەی ناسانیە و کەسانە دەکرێت کەسی دیکە لێ ماسوودمن بێتن و ئەزمون تاقی بکاتەوە کە دەتوانێت ئەو ڕێسکەی بشێنیتن من دەست خۆشیشانێکم بە کۆک و گەنجی خوێنگەرم گەنجی بەتوانە توانیتان ڕۆلی خۆتان ببینن دەستان خۆش بی زۆر سپاس بەڕاستی گفتوگویەکی کراوە و هاوڕێیانە بوو بەجددیشتی زۆر باش فێر بووین ئینشاڵڵا سوودی دەبین سوودیا بێت لە بۆ بینەران و گوێگرانی هیوادارم دەستان خۆش بێت دەستان خۆش ئەوێنی